لە پاش ناوبڕەکە و جارێک سلااوان لێبێت ئێمە بەرداوامی لە بەرنمەکەمان ئاخۆ پیاوان باز لە چیەکەن کاتێک کە دوو پیا و چەند پیاە کۆ بنەوە ژنانیش ئەگەر کۆ بنەوە ئەوان باز لە چیەکەن باسی ژیانی خۆی و ڕۆژانە و بەڕێکردنی ڕۆژانی ژیانی هەیە زیاتر مەسەن باسی ئاڵتون و مەسەن ئەو شتان دەکات کە مەسەن ناو کۆمەڵگا باوە زیاتر هیوایەتی ژن زەمە وەڵە باسی دەکەی باسی ژیان دەکەی وڵە باسی چەکەین باسی ناکەین بەس باسی و چتی وا دەکەین بە زۆری پیا و باسی دەرۆی بازارەکە بڵێن بە زۆری هیواتی سیارەیە و هیواتی سەفر و سیاحە و ئەمانەیە ژن باسی هەموو شتێکی دەکات هەموو ژنێکنا ژنانیش بە هیوایەتیان بەڕاستی ڕاکەنە ناو قەیسەری بۆ ئاڵتون ژنیش هەیە نا مەسەن ئێستایی خۆن حەزم زۆر لە ئاڵتون نییە باسی زمانە دەکات بەرحەسە ویستمان بدانشم بێشتر بانگ بکەم ئەم بیانە باسی تۆمانەکەی کەلوانە باسی تۆ بوو باسی منتانە بەرنامەکەی تۆ بڵێ زۆر شتێکی جوان بۆ زۆر شتێکی جوان بەلامەوە باسی منتانەکە باسی بەرنامەکەی منتانەکەن پیا و بە گشتی باسی چیە کات کە دوو پیا و بێکەوە کۆ بنەوە هەرێک و باش شتێکە کە باسی چی بکات بەڵام پیا و زیاتر باسی سیاسەت دەکات هەشت بەتەکیت بۆچی پیا و زیاتر باسی سیاسەت دەکات بەعام ئەمڕۆ شتەکە وای لە هاتووە نییە هەموو هەرێکە ئەم وای کرد و ئەو وای کرد و خۆیان ناوتەم شتانە تقریبا دەبێت باسی ئەو بکات چی بکات ئەڵەن ژن دایمە باسی ئاڵتون خواردن جلوبەرگەکات ڕاستە حەسەب کاتەکە مردنی هەموو کات باسی خواردنیان ئاڵتونیان جلوبەرەکەی تا چەندێک لە باسی سیاسەتەکەن ئێوە کەم زۆر کەم حەزم لە باسی سیاست نییە بۆچی ژن حەزی لە باسی سیاسەت نییە نارم ینی هەموو ژنێک حەزی لێن بەخۆم حەزم لێ نییە زۆربەی زۆری ژنەکانمان مقابلە کردوڵە ئێمە حەزمان لە باسی سیاست نییە تەنانەت ئەگەر مێردەکانیشمان باسی سیاستمان بۆ کاڵین توخوا مۆزوعەکە بگۆڕەوەیە وایە ئەم حەزم لێ نییە بۆچی پیا و حەزی لە سیاسەتە باسی کات وەڵا شەر نییە پیاویش حەزی لێبێ ئەکەوێتەوە سەر کەسەکە بەخۆی بەس بە عام لەبەر ئەو کللتورەی یعنی کوردستان تێکەوتەوە بۆ هەر پیاو لە ناو سیاسەتا بوو زیاتر لەبەرەوە ڕفقەکان تا کۆبییتەوە ڕفقەکە کوڕەکانی باسی چیە وڵی ئەمە زیاتر بە ئەمریەوەی زیاتر ئەم مامۆسان زیاتر باسی ڕەوشی پەروەردە و تەلەبە و خوێندن و ئەسیلا یعنی ئەو شتانێ زیاتر مەزوعەکان ژنێک وتی ئێمە کە کۆبینەوە لەم بەرنامەیە خۆتەی بینیتەوەڵێ ئێمە کە دوو ژن کۆبینەوە زەمی خەڵکەکەین وایە مرد نییە هەموو ئافرەتەکە یعنی ئێستا قسەی بکەیت لەسەر ئافرەت ناوی یان لەسەر هەموو ئافرەتەك تەطبیق نابێ وانیا ئێستا ئێمە کە دادەنیشین حەسەب کاتەکە حەسەب مۆزوعەکە حەسەب یعنی ئەو مشکلێکە لەو وەختەی هەیە ئەوەی باز دەکەن زیاتر وڵی بەڕێ من ژنان زیاتر باسی مۆدیلات و جلوبەرگ و زیاتر ئەم خواردن و زیاتر باسی ئەمە ئاڵتونەوە ئەمە جلوبەرگە و ئەمە مۆدیلاتە و زیاتر ئافرەتان باسی ئەو تشانە زیاترەکەن هەموو وەکەگرینەوە هەیە باسی ئاڵتون دەکە هەیە باسی زرگە هەیە باسی داکاتن ژن زیاتر تااقەتی لە مەسن سیاست و شتیوانێ مەسن ژن شتی سیاست پەیوەندشی بە سیاست سیاست بە پەیوەندی بە شتەوەیە کابراەکبی لایەنەکبی بکارش بۆ حزبێکی شێ بکاتن کەواتە من کابراەکەم حیزبی نەبووم شوێک نەبم باسی چی بکەم خەوە نییە چی باسی چی بکەم دەچی بۆ دایرە دەڵێن تۆ عمرت گەورەیە شونت ناکە کاکە چی یەکێتی یان پارتی ناوەڵی شتێک نیمە حزبێک نیمە باسی شتان ناکە بەڵێ باسی و مۆزوع دەکە کاوە شتێک نەبم حزبێک نەبم شتێک نەبم چی باسی بکەم لە دایرێک تەحینمان ناکەن لە دایرێک وەرمان ناگرن کەواتە تەکە ئەوە کەبی حارەبێکەبی سووریەکەبی وەردەگە ئێمە وەرناگرن لۆ ئێمە چینە ئێمە خەڵکی ئەو وڵاتە نینە ئێمە کابرایشی مەڵاتە نینە من 30 ساڵە سایق خەڵکەمەتان ئەنەکە لەی شوێنەکە معاشێکم نییە و ئەوەندە حەرزەشم نییە باسی چی بکەم ئەو شتێکە لەو ڕۆژەیە گرنگ بی لە سەرزاران بی ئەوانیش باسی دەکەن زۆر جا پیاوەکان ئەڵێن ژنان تەنها باسی ماڵ و ئاڵتون و خواردن و نازام چیەکەن بەڵام پیا و دایمە خەریکی سیاستە باسی واکات یاخود باسی زروفەکات ئاخر شتێکێ شەشەیەکە یانی لێرەدا ئەوەی لە دڵی ئافرەدا لەوانێت لە دڵ پیاو نەبێ ئەو لە دڵ پیاویشە لەوان لە دڵ ئافرەت نەبێ قەت چوویتەتە ماڵەوە باسی سیاستکی بۆ ژنەکە بڵێت خوا واز بێنە پیاوەکە و نە باسی سیاست مەکەن ناوەڵاو لە ماڵەوە زیاتر گریم لێ دەکەن دێنە زۆر بێدەنجی ئەگەنا بێدەم هیچ مۆزوعەکە نییە باسی بەڵێ بەڕاستی زۆر مەشغولین ینی مەجالیەوەمانی باسی سیاست بکەین
بەڵام ئافرەتش کات لەگەڵ پیاوی خۆی دایم عەزی لێ باسی بازار بکە خاستە نەبەست لە بازاری زۆر ئافرەت زیاتر حەز دەکا بێتە بازار و ئەرە بچینە بازار و چی بکردن چی نەکردن مەسەن هەستەکەی ژن بە حەزەکە باسی چی بکات وڵی ژن عەزی لێ باسی بکاتن باسی ژیانی خۆی بکا و خاستن ینی وەکو برێ زیاتر لەگە پیاوەکەی خۆ عەزی لێ باسی ئازایەتی ویشکردن و ماڵی خۆی بکە بەعقەت بەڵام پێکەوەش کە دادەنیش حەتمەن باسی زێڕ و مالی دنیا و ئەو شتانە دەکرێت باسی ژیانی خۆی و ڕۆژانە بەڕێکردنی ڕۆژانەی ژیانی هەیە زیاتر مەسەن باسی ئاڵتون و مەسەن ئەو شتان دەکا کە مەسەن ناو کۆمەڵگا باوە زیاتر هیوایەتی ژن زەمە وەڵە باسی دەکەن باسی ژیان دەکەین وڵە باسی چەکەین باسی ناکەین باسی و چتی وا دەکەین بە زۆری پیا و باسی دەرۆی بازارەکە بڵێ بە زۆری هیواتی سیارەیە و هیواتی سەفر و سیاحە و ئەمانەیە ژن باسی هەموو شتێکی دەکات هەموو ژنێک نا ژنانش بە هیوایەتیان بەڕاستی ڕاکەنە ناو قەیسەری بۆ ئاڵتون ژنیش هەیە نا مەسەن ئێستاهی خۆن حەزم زۆر لە ئاڵتون نییە باسی زمانە دەکات بەڵێ پیاوان حەزیان بە باسکردنی سیاسەتە کاتێکیش پیاوەکە گەڕێتەوە بۆ ماڵەوە جارێکی تر تەلەڤیزیۆنەکە داگرسێنی و خاتەوە سەر هەواڵەکانیش باز لە سیاسەت دەکات ژنەکانیش ئەو کاتە پیان ئەڵێن تەلەڤیزیۆنەکە بگۆڕێتخوا با دوورکەینەوە لە سیاست ئەمە ڕای پیاوەکان بوو ڕای ژنەکانیشمان وەرگرت تا بەرنامەی داهاتوو بەخواتان دەسپێرم کاتێکی شادێک ترێبین و خواتان لەگەڵ